لارەکانی هەفتەی دووەمی خولی پلەیەکی کوردستان و دەستپێکی خولەکە کە هەفتەی یەکەم بۆ کاتێکی نادیار دواخراوە لە کۆمەڵەی دووەم لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئاسۆ میوانداری خاچی کرد. لا نیوەی یەکەم یاریەکە لەگەڵ ئەوەی زۆربەی کات هەردوو تیپ تا ڕادەیەک ئاستیان لە یەکەوە نزیک بوو، بەڵام خاک مەترسی زۆری خست بۆ سەر گۆڵی ئاسۆ. لە 3 دەرفەت خاک تەنها ئەوەی مابوو تۆڕی گۆڵی ئاسۆ بهەژێنێت، بەڵام بە ئاکام نەگەیشت و نیوە یەکەم بە بێگۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم یاریەکە ئاسۆ پلانی بەرەو هێرشبەری گۆڕی لە گۆڵی خاک نزیک بوویەوە، بەڵام لە خولەکی هەفتاویەک هاوکار محەممەد توانی گۆڵ یەکەم بۆ خاک تۆمار بکات و هاو کێشەکەی پێچەوانە کردەوە. لا خولەکی 86 فەرمان شەریف ئەنجامەکەی بۆ ئاسۆ یەکسان کردەوە. خۆشیەکانی یارزانانی ئاسۆ تەنها 3 خولەکی نەخایاند و عەلا محەممەد توانی گۆڵی دووەمیش بۆ خاک زیاد بکات و یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی خاچی میوان کۆتایی هات. سەبارەت بە یاریەکە دەتوانم بڵێم ئەمە لە جێمی یەکەم باش یاریمان نەکرد، بەڵام لە جێمی دووەم هەرچەندە باشتر دەرکەوتین، بەڵام بەهۆی چەند غەڵەتێکی فەردیەوە یعنی نەمانتوانی گۆڵ تۆمار بکەین و نەتیجەی پێویست بدەین. پشتیوان بەخوا ئینشاڵڵا خۆتان دەزان یەکەم یاری تۆزێک سەختە، توانای جستەییشمان بە شێوەیەکی باش ئامادە نەبوو. الحەمدلله بەڕاستی ئێمە هاتوین بۆ سێ خاڵی یاریەکە توانیمانەوە ئامانجەش بپێکین، ئەم توانیمان لە ڕێک کۆنتترۆلکردنی یاریەکەەوە توانیمان ئەوەش بپێ ئەو ئامانجەشمان هەبوو ڕێیاریگاکەمان کۆنتترۆل کردبوو لە بەرژۆندی خۆمان، توانیمان زۆرترین کات تۆ بلای خۆمان بمێنێتەوە. یەکەم یاریش لە دەوری یەکەم یاری کەمێ زەحمەتە، هەموو یاریزانێک ڕەنگە هەنێک یاریزانە بێ نەتوانێت ئەدا تەقدیم کات، چونکە یەکەم یاری هەموو کات بۆ هەموو یاریزانێ زەحمەتە. ئەمڕۆ توانیمان ئێمە هەم ئەوە بخۆزینەوە کە لە دەروی یاریگای خۆمانە سێ خاڵەکە هەم توانیمان ئەدایەکی باش یاریەکی جەماعی بۆ خۆمان بکەین و توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بین و لە یاریەکانی داهاتوو ئینشاڵڵا باشترە بین. بەم ئەنجامە خاک بووە خاوەنی یەکەم سێ خاڵ و لە یاری داهاتووی میوانداری شەقڵاو دەکات. ئاسۆژ میوانداری گاڕەی خاوەن تاکە خاڵێک دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.